خۆشەویستان لەم بەشەی پرۆگرامەکەمانە وەکو پێشتر باسم لێوە کرد باز لە بابەتێکی تەندروستیەکەین باز لە تەنگە نەفەسیەکەین با بزانین باوترین و دیارترین هۆکارەکانی تەنگە نەفەسی پەیوەندی بە چیەوە هەیە تەمەن و قەڵەوی و خواردن و ژینگە و ئەم بابەتانە تا چەند هۆکارن بۆ دروستبوونی تەنگە نەفەسی هەروەها لە کۆتاییشا بەوردی باز لە چارەسەرەکانەکەین بۆی کە زانیاری لەسەر ئەم بابەتە وەرگرین ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەرێم کەریممان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوی و سنگ و بۆڕەکانی هەوان دکتۆریان سڵاو لێ بە زۆر بەخێر سڵاو لێ زۆر سپاس بەخێراتی سەرچاوان دکتۆر دەستپێکی گفتوگۆکان پێمان بڵێ تەنگە نەفەسی چی هەر کەسێک تۆزێک هەناسەی تۆنگ بوویترەوە چێتە چوارچێوەی تەنگە نەفەسیەوە؟ بەڵێ تەنگە نەفەسی حەقیقەتەن بە گوێرەی ئەو تعبیری ئەو دەربڕینی کە چارەخواز ئەیکا جیاواز هەنووە عشکاڵ با بڵێن دەربڕینمان هەیە بۆیە زۆر مهمە ئەو کەسێکە چێ بۆ لای پزیشک بۆ بابەتی تەنگە نەفەسی باشتر پێش خۆی ئەو تەنگە نەفەسی خۆی جۆرێک ئەزمون بکە بزانە کێشەی چییە نەک هەر بڵێ تەنگە نەفەسم چۆن ئەزمونی کا دکتۆر بە نمونە کەسێکەیە کچێکی گەنجە کوڕی گەنجە ئەڵێ دکتۆر دێم تەنگە نەفەسم تەفاسی لێ ئەپرسین درێژەی بابەتەکە ئەڵێ دکتۆر لە ئێرە هەوا ناچێتە خوارەوە تەنگە تێر هەوا نابم یاخود هەزەکەم هەموو جاری بە باوێشکە کۆتایی بە هەناسەدانەکەم بێنم یعنی ئەو یەکسەر کوینێک یان دەلالەتێکە بە دکتۆرەکە کە بەرەوچی ئاراسیەک تەشخیسەکە دیاریکردنی نەخۆشیەکەی بەرێ باشترە ینی تعبیرەکان ینی دەربڕینەکان بۆ شێوازە بێ یارمەتی پزیشکەکە بی بگاتە بە کورتین ڕێگا بگاتە ئەو هۆکاری کە بۆتە هۆی تەنگە نەفەسیەکە لە ڕووی زانستی و تەنگە نەفەسی واتە ینی ئاسای من و تۆ هەناسە ئادەین تەبیعی 350 بۆ 5.5 لیتر هەناسە هەڵم ژینەوەی دێن بەبێ ئەوەی هیچ کێشەیەکمان هەبێ نە سەوتی هەناسەمان هەیە نە قورسێک لەسەر سنگمان بەڵام لە ڕووی زانستی پزیشکی واتە قورسی لە هەناسەدان ینی بە زەحمەتتر لە ئاسایی ئەتوانی هەناسە بی بەڵام جۆری تریش هەیە لەوەی زیادبوونی هەناسەدانە مەسەلەن کەسێکی ئاسایی پێگەشت و 14 بۆ 18 جار لە دقیقەکە هەناسە ئادەین لە خولەکێکە لەمەش زیاتر بێ ئەویش پێڵێن لە لای خۆمان پێوتە تەنگە نەفەسی یان پشوو سواری کە بە جۆر کوردێپەتێکی بەڵ پشوم سوارە ئەمە گرینگە کە نەخۆشەکە بە تعبیرێک دیین دەربڕینێ بیکا کە دەلالت بێ لە حاڵەتەکەی خۆی ئەوەی کە بیسوێتی با بڵێن باشە دکتۆر ئەم تەنگە نەفەسیە خۆی نەخۆشیە یاخود نیشانەیە کە بۆ بوونی یەکێک لە نەخۆشیەکان تاوا خۆی نیشانەیە کە بۆ کۆمەڵێکی زۆر لیستێکی زۆر لە نەخۆشیەکان لە هەرە نەخۆشیە سەرەکیەکان نەخۆشیەکانی سنگ و دڵە پاشان کۆمەڵی نەخۆشی فەسلەجی مەسەلەن ئافرەتێکی دووگیان بە تاکی تەنگە نەفەسە بێ هۆکاری هۆرمۆنالیان لە کۆتای حەملەکە مناڵەکە کۆربەکەی گەورە ئەبێ و زەخ دەکاتە سەر پەردەی ناوپەنچێک مەسەن کەم خوێنی هە تەنگە نەفەسە بێ من و تۆ وەرزشەکەین تەنگە نەفەسە بین یعنی پشومان بە نسبەتێک سوارە بێ بەڵام دوای ئیسراحەت دەچێتەوە شوێنی خۆی دڵڕاکێ و بابەتە دەرونیەکان ببوورە ئاری ئەوانە ژەبێتەوە کارێک بۆ تەنگە نەفەسی من مەبەستەکەی من ئەوە بۆ هەر لە گەنجێکە کە هیچ نەخۆشیێکی نییە هیچ باگراوندێکی نییە بە عایلی هیچ نەخۆشیێکی ڕەبوویان نییە دی ئەڵێ وڵات دکتۆر تێرخەو نابم یان دانیشتمە دیا تەلەڤیزیۆنەکەەوە لە پڕا تەنگە نەفەسەمە دوای ئەوەی کە فاسی سەریریەکێ بەڕاستی بێ سیەکانی پاک بێ خیزەویزەی نەبێ مەسەلەن فاسێکی فەرمانی هەڵکاری فەرمانی سیەکانی بۆەکەین ئەمە لە ڕووی زانستی و لەوان لە وڵاتن ئەوەش نەکرێ لە بەرەوەی کە ئەو هینە نییە لێرە باوڵێ لێرە هەموو شتێک بەلاشە لای خۆمان بینی خۆمان بێ خەڵک پایان پارادەیان بەلاشە لە وڵاتە قورسە ناگات دەسی ناگا بۆ فەحسانە بەڵام لێرە هەموو فاسێکی بۆکە ئینجا پێڵێن ئەمە حاڵەتەکە زیاتر ئیلاقی بەوەیە کە زەختێک لەسەر مێشکتە واکی سنتەری هەناسەدان کە لە بشین لە مێشکایە لە بەشی خوار و مێشکایە زەختکی هەناسەدانت تێک بە ینیەوەی ئازەکە باوی ئازەکە وەرگێتەوە جا لە پڕێکە زیاد و کەمیەکە تەنگە نەفەسە بێت لەمەوە چێ من بۆ خۆم زۆر دقەتیان بابەتم باوە بۆ منە لە تەنیش کەسێکەوە خەوی بەتانێگەیە بەسەر سەر بدەم چای خۆیان و زۆر زۆر تەبیعیە و من یەک دەخەش بیەم بەسەر سەما ئەو هەستەمێکە ئاخینچەم لە تاریکیە هەستمێ ئەخینچەم ئەمە پەیوەندی بە جۆری هەناسەدانەوە هەیە یان چییە؟ جیاوازەکەی من لەگەڵ ئەوە چییە؟ بەڵێ ئەکرێ منێزان دایان کەس بەری کەوتووە من بەتاکی دەوە جۆرە هەیە سەری خۆی تونگەکە ئەجاکە بڵێ احتمال ئەوە زیاتر ئەو پەیوەندی بە جۆرێک لە حساسیت ویان بەشێک لە بەشی ڕێڕەوی هەواکە لە لوت و دەستپێکە تا قورقوراگە و تاگاتە سیەکان جۆرێک لە جیاوازی هەبێ لە منێوان ئەم کەسانەیە ئازایدنەوەش کە حاڵەتە نەفسەکەش لەوانە کاریگەری هەبێ خەڵکێکە لە مناڵی و ڕاهاتووە سەری خۆی داپۆشێ بەڵام من و تۆ کە سەرمان داپۆشین سەرەکەی لوتمانەگیری یاخود پێی ناڕەحەت دەبین مەجبور سەرمان لە واتە ئەپێورێت ئەو هەناسەیە کە ئێمە هەڵێمژین ینی لە زانستی پزیشکیا شتێکێ بی پێوین سە تۆ باسێکت کەوتە مرۆڤێکی ئاسایی هەناسایە هەموو پێوەرەکانی جسمی ئینسان بەتایبەت سیەکانی بۆری هەوای ئەپێورێ ئەوەی ئێستا بەردەسە لە زۆربەی لە نەخۆشخانە حکومەکانی شێو لە کلینیک فاسێکی پێڵەن سپایرۆمێتی ینی فرمانی هێڵکاری فرمانی سیەکان کۆمەڵێ قەبارەمانایەتێ کە من و تۆ چەند نەتوانین هەناسە بین قووەتی هەناسەدان و هەناسەدانەوەشمان پێڵێ جازی تر هەیە کە هەموو بە تەفاسیل
هیلیۆم بەکارهێنێت لە جار ئۆکسسیژین بەکاری هێنین بۆ ئەوەی کە بزانین ئەم نەخۆشە لەکوێ تەسکبوونەوەی بۆری هەواییە و چەندیش توانای سیەکانی لە دەستاوە یعنی تەفاسیل زۆر فەحسی تایبەت هەیە کە بتوانین بزانین ئەم نەخۆشە ینی کەسێک گوتم ئاسایی ئەمە لاوانێ بتوانم 5 لیتر هەناسە بم بەڵام ئەگە زیای بکەم تا 5 لیتر دەتوانم بڕۆم هەش ئەوەندەی ئاسایی خۆم هەناسە هەڵمەشم. زۆر باشە دکتۆر جگە لە هۆکارانی کە بەڕێزت باسی لێەوە کرد با باسێک لە قەڵەوی بکەین بۆچی زۆر کات من بینیمە ئەو کەسانی کە کێشی لەشیان زۆرە و قەڵەون هەستەکەم ئەو کەسانە زیاتر ڕوبەڕووی تەنگە نەفەس تێبینەوە لە چاو کەسانێکە کە کێشی لەشیان نۆرمەڵە ئایا بەم شێوازەیە خۆی بەتاکی دوایە بۆ وەک باسمان کردێمە کە هەناسا دەین قوت بەکارین بەتایبەت هەناسە هەڵمژین ئەکتیڤەوەتانی مە چالاکی وزە بەکارین بۆی هەناسە هەڵمژین بەڵام هەناسەدانەوە پاسڤە با بڵێمی زەڵانەکە فوتیەکێ بێ قوتی لێ بێبانە کە بەڵایەکی خۆی بەتاڵە بێتەوە ئەمە لە کەسی ئاسایی لە حاڵەتی ئاساییە بەڵام حساب کە ئێمە سیەکانی من مەسەلەن 10 کیلۆی لەسەر ئەگە 20 کیلۆی لەسەر بێ بەتای قوتی زیاتر وێ هەناسە هەڵمژە لە خوارەوە وردێکی گەورەم هەیە کە من ئاسایی من هەموو ڕۆڤەکان زۆربەی کات بە ناوپەنچکمان هەناسادەین یعنی وەک دەفرێک وایە بەرزە بێت و هەڵەسێتەوە مەسەن 6 سانتیم دا بەزی سیەکان پڕەکە و سەرەکەوێتەوە بەتاڵیە کاتەوە ئێگەرە من ناتوانێت ئەم پۆمپەیشکە وکاتە مەجبور سیەکان ماسوولکانە بەکارێنە بۆی هەناسەبە قەفەزەی سنگی پڕ خۆی کامیان دروستە بە ناوپەنچک هەناسە بینیا بە قەفەزەی سنگ ئاسایی لە سا 80 بۆ 85 هەناسەدان لەسەر ناوپەنچ کەسێکی ئاسایی وەزنێکی ئاسایی هەبێ بەڵە باشە دکتۆر کاریگەری تر ینی بە بۆ منە ژینگە تێکچوونی ژینگە ئاوهەوە ئەمانە چ کاریگەرییان لە سەرتانگە نەفەسی هەیە بەڵێ کۆندامی هەناسی ئینسان ڕاستەخۆ بەرکەوتنی هەیە لەگەڵ دەرەوە باسمان ئێمە ڕۆژانە دە بۆ 4 جار هەنە لە دقەیەکە هەناساری ئێمە ناتوانین مەسەلەوە خواردن 2 ساعت بۆ هەزمێنی لە هەناسەدا کێشەکە لەوایە یعنی ئێمە بەردەوام 2 دقە هەناسەنەی تاوتر ینی بەڕاستی و دەودە مێشکرد ناچالاکە بێ بۆی ئەو هەوایی کە هەڵیەمژی مەداخۆکە ناژبین دێ بە کوردی خۆمان کە چەند تەبوتۆزی تا چەند میکرۆبی تا چەند ژەهری گازی ژەهراوی تایە وی بەتەکی دەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر کۆندامی هەناسی ئینسانە بێت دکتۆر ئەو کەسانی کە ئیتر دووکەڵ بەکارهێنن بە هەر شێوازێکی بێت جگەرە بێ نێرگە لە بێ فەی بێتر ئەو بابەتانەی کە هەیە ئەمانە تا چەنە بێتەوە کارێک بۆ دروستبوونی تەنگە نەفەسی جگەرێکێشان بە شێوەیەکی گشتی دووکەڵ هەڵمژین بۆی نەڵێ وەڵا ئەمە ڤەی باشترەوە ئەمە هەموو دووکەڵە دواجان مەسەلەکە تەنها لە بابەتی نسبەتی توشبوونی ئەو کەسەیە بە شێرپەنجەی سیەکان جینە دووکەڵ هەت دووکەڵە ئەگەر دووکەڵی میسکیش بێتەوە بەردەوام شەو ڕۆژ بەکاربێن تەکی لەوانەیە خراپە بێ و حساسیت دروستەکە دوای 15 ساڵ لە بەکارهێنانی جگەرەی ڕۆژانە کە کەسێک پاکەتێک جگەرەکەشە 20 جگەری تایە دوای 15 بۆ 20 ساڵ ئەم سیانە پێوتێ 30 جگەرەکەش واتە زۆر معڕەزە لەگەڵ هاوتەمەنی خۆیان شەغڕەویە بکاتێکە تەنگە نەفەسە بێ بانەنەوەسە کۆکە بەڵغەم و ئیفرازاتێکی زیاد لە پێویستێ بێ بە باراورد بە هاوتەمەن و ئەو کەسانی کە لەگەڵ یاژی باش دکتۆر زۆر باسی خۆڵباری نەکرێ خۆڵبارین چ کاریگەریەکی لەسەر زیادبوونی تەنگە نەفەسی هەیە و با تەنها خۆڵبارینی داماویش باز نەکەین هەیە ئەڵێ من بە سپلیت و بەم ساردکەرەوانش تەنگە نەفەسە بووم بەکارهێنانی بوونی زۆر قورس و بابەتان بەتەکیدە و کەسانەی کە زیاد لە پێویست حساسیەتیانێ هەستیاریانەیە جا هەستیاری بەشی سەر و بۆریەکانی هەوا بیان گاتە ڕەبۆ کە بەشی خواروی سیەکانە گرێتەوە ئەمانە هۆکار ینی خۆی لە ڕاستیدا لە ناوە میکانیزمێکیان هەیە لە کەسی ئاسایی زیاتر هەستیارن هۆگەی کۆمەڵێ شیکاری بکەن ئەبینی کە مەسەلەن من لە ساسێ جۆرێک لە خۆرۆکەی سپیم هەیە کە بەشێکە لە بەرگری سیستەمی بەرگری جسمی خۆم لە ساسێ ئەو کەسی هەستیاری هەسێکی لە سادێ دوانزێ تا لە ساسی ئەڕوا یعنی ئەگەر من مێشولەیەک بدا بە جسمی منەوە لەوانێ تۆزێک بینی بکەم و بیخورێن و هیچ ئەو کەسە سێرەکەم و لە شێو بەلیر مەسەلیان کە هەناسەیەک مەسە من ئەگەر بە نمونە تاییتێک بۆم بکەم 2 جار 3 جارە پشمم ئەو کەسێکی 10 جار 15 جارە پشمێ هیلاگە چێ ئەمە پێڵەن هەستیاری لە خۆی لە ناوە هەیەی کەسەکە بەڕاستی بەڵام فاکتەرێک ئەکتیڤیە کاتەوە چالاکیە کاتەوە وای لێکە کە نەوبەکەی بۆ بێ بۆی باشترە ئەم کەسانەی تر بە تەبوتۆزە بە خۆڵە بە عەتر و معەتەرە بە فاس و معجیزەیە هەر هۆکارێ بێ بەتەکید وەرزی بەهاران ئێمە لە سەرەتای مانگی 2 دەست پێیەکە تا بیدایی هاوین تا مانگی حەوت ئەڕۆ ئەم هەستیاری وەرزیە وتە باشترە چی بکەن ئەو کەسانە دکتۆر ئەو کەسانە ئەگەر بکرێ مەسەلەن چوونە دەرەوەیەکی هەیە مەسەلەن یان ماڵ پاکاتۆ فاس و معجیزە بەکارێن خۆی بە کوردی بێت دوورکەوێتەوە لەو هۆکاری کە تووشی تەنگە نەفەسی و پژمە حساسیەتەکەیەکە ئاسیارێکەکە ئەگەر بتوانێت ئەگەر نەیتوانێت دکتۆر بۆن مەستاوە لانە بۆیە زۆر بە جددی و پرسیاری کرد بۆ خۆی چەکەلەوانی کە دوێنێ هەر بە درێژای ڕۆژەکە پژمیوە لە دەرەوە ینی ئەبێت نەچێ بۆ سەیران تا ئێستاژەم چاوم هەر ناتوت و تایمی خۆش ئەبێت نەچێت ساحیلمانیە باچێ وەسە ساحیل بەڕاستی حەلیەوانە چیە ینی لە نێو خێزانێکا بۆن ئەنوێ سەیرانێک ڕێکخەن مە بەسم تەنە هەر لانە نیە زۆر کەسێ ئەو هۆکارێ هەیە بەڕاستی ڕێژی هەستیارێکی چەنە پێوریە بەڵێ چەند فاسێکی تایبەت هەیە
مثلەن ئەو فەرمانی هێڵکاری سیەکان نەتوانێت بکە ئەگەر ڕێژەکە زۆر بێ باشترە دوورکەوێتەوە لەو شوێنانە یعنی چۆن مەسەلەن خواانەکەدەم پێشتر ساڵی پار ڕۆشتووە لە سەیران تووشی تەنگە نەفەسی بۆ خیزە و خەریک بۆ بخینکە و حاڵاتەکەی گەشتۆتە کتوپڕ و پێویستی بە دەرزی و بەخاق بۆ ئەمە باشتر نەچێتەوە جارێکتر خۆی نەخاتەوە سەر ئەو مەترسیە بەڵام ئەگەر بە شێوەیەکی ئاسایی ئەگیری پژمەی زیاتر تۆزە ئەتوانێت پێش ئەوە چەند ڕۆژە پێشەوە حەپی حساسیت بەکاربێنێت یاخود پۆمپوشتیوە ئەگەر هەیە پۆم بەکاربێنێت ئیسفادە لە کامیانەکە ئەو جۆرە بەکاربێنێت هەندێک لە نەخۆشەکانمان دەرزێکیان هەیە بە دەرزی ئەدرینالین مثلا کەسە شاغڕەوە هیواتی شاغڕەوی بەڵام هەستیاری هەیە لەو شاخاگە تووشی هەستیارەکە بێت نەوبەیەکی بۆ بێت چه فریایەکە تا هێنیتە خوارد زۆری پێچ لە بۆ دەرزێکی هەیە دایمە لە گیفانیەتی ئەگەر لەو حاڵەتە توش بوو دەستی نەگەشت بە ناوەندێکی تەندروستی لە ژێر پێست لە خۆیدا تا ئەگاتە ئەو شوێنێکە چارەسەرێک جارێکی بۆ زۆر باشە دکتۆر جگە لە هەستیاری ئەو بابەتانی تر باسمان لێوە کرد ئەو کەسانەی کە هەوکردنیان هەبێت هەوکردنەکە لە هەر بەشێکی ئەندامەکانی جستیانە بێ ئەما بێتەوە کارێک بۆ دروستبوونی تەنگە نەفەسی بەتریش ئەگەر باسی هەوکردنی سیەکان و سنگ بکەین جیوبەکانی ژانی خۆی ژۆزانێکی ترە لە بابەتە بەڵێ بەشی سەرەوەی هەواکە پێڵێن مەسەلەن هەوکردنی جیو بێلود بێت تا ئەگاتە قورگ و تا ئەگاتە بۆ ئەو تاڕی سەوتەکان ئەمانە هەمووی جۆرێک لە تەنگە نەفەسی دروستەکەن بەتای بەهۆیەوە کە دەنگەژەکانی ئینسان ئاوسێ ئەگە من پەتاگنسێکی سەوتمانە گۆڕێ زۆر جارە ڕاتە خوارەوە بۆ بۆری هەوا وتاکید کۆکۆ بەڵغەم و تەنگە نەفەسیمانە بێ لەگەڵیا بەڵام مەسەلی هەوکردن ئێمە لە ڕووی زانستی و مەسەیان ڤایرۆسیان بەکتریایە ئەبێ بە شێوەیەکی کاتی بێ ئەوەیە بڵێ وەڵام من دوو مانگە تەنگە نەفەسم بۆی هەوکردنەوە چکە هەوکردن ئەگەر دوو مانگ بخیانە ئەیدایان کێشەیەکی بەرگری هەیە و کەسە یاخود لێکەوتەی زۆر قورسی ئەبێ لە داهاتوە کاما بێ ئیتیهابات کۆ کاتەوە ئاو لە سیەکە پەدەی سیەکانە دروست بێ هەی ناکرێت کەسێک بەردەوام ئیتیهاباتی هەبێت باشە دوکتۆر ئەو کەسانی کە زۆر تەنگە نەفەسە بن لە ڕێگای ئەم تەنگە نەفەسێ زۆرەوە هیچ مایکێکی خراپ لەسەر جەستی ئەو کەسانە بەجێ هێڵڕێ دواتر ئەگەر چارەسەر نەکەن بەڵێ کەوتۆتە هۆکاری بەڕاستی ئا بەهۆی چی هۆکارێکە ئەو کەسی تەنگە نەفەس کردووە بەتەکید ئەو کەسانی کە بەردەوام تەنگە نەفەسن یەکەم سیەکانیان زعیفێ بە ماسوولکە سیەکانیان دوایان پێویستیان بە ئۆکسیجینە بێ دوای لەوانە بگاتەوەی کات پێویستیان بە مساعیدی تەنەفوسی هەبێ یارمەتی دەری تەنگە نەفەسی جواب وتم ئێستا من کە 18 جار لە دقیقەکە هەناسادەم ئێگە 30 جار هەناسەبم ساڵێکم بە 2-3 ساڵ تێپەڕێ لە تەمەنی 40 ساڵیە سیەکانی من تەمەنی 80 ساڵە ئەو کاتە لەوان نتوانم لە 40 ساڵێ بە سیانی خۆم کە هیلاک بۆ بژیم ناچار جیازی مساعد تەنەفوسی یارمەتی دەری هەناسە بەکاربێنە هەندی حاڵەتی شوانەکە داگاتە ئەوەی کە هەناسەدانی دەستکردی بۆ بەکاربێن لە خستخانە مێنێت باشە دکتۆر لە سەردەمی کۆرۆنادا ئەو کەسانی کە تووشی تەنگە نەفەسیە بوون ئەگەیشتەوەی کە ئەمەری هەناسەدانی دەستکردیان بەکارێنرا باسی شتێکە کرا لە ڕیشاڵبوونی سیەکان ئەمە پێشتر بەهۆی تەنگە نەفەسیەکەیەوە سیەکانی ڕیشاڵ بووبوویان بەهۆی کاریگەری ماکەکانی کۆرۆناوە وای لێ هاتبوو یایتە تاو سی کا بەرەو ڕیشاڵ بڕوا تاو مرۆڤەکە تاوە مەترسیدارە لەسەری هۆکارەکەی چی نامان زیاتر لە کۆرۆنایە بەڕاستی بەهۆی هەوکردنی ڤایرۆسی سیەکانەوە بوو کەسەکە بەشی سەروی قورگی تووشی کۆرۆنا ئەبوو ئیتر بەوەر هۆکارە بێ یاخود تەمەنی هەبووە یان نەخۆشیێکی هەبووە لەگەڵیا چۆتە خوارە بۆ سیەکانی ئەو کەسانی کە لە ساڵ 25 تا هەفتای سیەکانی گربەوە زۆربەی کات بە ماکەکانی یان لێکەوتی کۆرۆنا کۆتایی پێهات کە بریتی بوو لە بەڕیشاڵ بوون بەتابەت ئەو کەسانی کە باسم کە گەنج نەبێت نەتوانێت سیەکانی خۆی ئەو ڕیشاڵبوونە ئیمتیساسکە ئەمێنێتەوە دوای ساڵە دوان کە ئەشعی تەنووری ئەگرێ ئەبینی ئەم ڕیشاڵبوونە جارێکتە بەڕاستی ئەم ڕیشاڵبوونە ناڕوا سەگەی جەنابتێ بۆ پرسیارم کرد بەبەستم لەو بوو بزانم سیەکان دەبێت پشکنینێکی پێشوەختە هەبێت تۆ هەر مرۆڤێکی ساغیش بێت بەڵام بۆی بزانێت تەندروستی سیەکانی لە چ بارودۆخێکدا پشکینیە بکات بڵێ سیەکانت بەڕێژی لە سەدا ئەوەندە باشە تەندروستە شتی وا هەیە لە زانستە بەتەکید هەیە بەڵام لەواچی بۆ کەسی ئاسایی پێویست نەبێ مەسەلا ئەمە ئەوەی کەیکەین مەسەن ئەو کەس ئەو کارمەندانیان ئەو کرێکارانی لە کارگەکان ئایژەکەن کارگەی چیمەنتۆ بێ مەسەل لەکانە خەڵوز بێکانە بەردین بێ یاخود ئەسڵندانەوە خانەیەک مەسەلەن کە کابرات لە 12 ساڵ 15 ساڵە ئیژەکە ساڵانە دێ ئێمە چێکی بۆکەینەوە سەب خۆشحاڵی زۆربەی کارەکانی سلێمانی ساڵانە کارمەندەکانە نێرێن ئەشعیان ئاساییان بۆ ئۆگرین فەرمانی هەڵکاری سیەکانیان بۆ ئۆکەین یان ئەو کەسانی کە جگەرەکێشن وەک باسمان کە جارێک تریان بەرکەوتیان لەگەڵ دووکەڵ و تەبوتۆ زیاد بەردەوام یان خۆیان هەستەکەن بە خێزانی کێشەیەکی سیەکانیان هەیە بەتەکید ئەمانە ساڵانە دێت چێکێکی سیەکانی بۆکەین پێڵێن هیچ کێشەیەکی سیەکانی هەیە و تابعات چۆن بکە و پێویستی بە چارەسەرە یان باشە دکتۆر ئەو کەسانەی کە تووشی تەنگە نەفەسێ بن ڕەنگە زۆر کات ئاوەکە وەکو ئێمە دانیشن کێشیان نەبێ بەڵام ئەو کەسانە کە پاڵەکەون و ئەیانێ بخەون ڕێژی تەنگە نەفەسیەکان زیاکات ئەمەیان بۆچی ئەمە پەیوەندی بە چیەوەیە بۆ بە دانیشتن کێشێنیە کە پاڵەکەوێ
زۆرتر بۆ یەدەم لە خەریکە ئاخین چێ خۆ بالضبط وڵای ئەوانە ئێمە لە ڕووی زانستیەوە بەڕاستی پێ بڵم کێشەی دڵیان هەیە کەسەکە لە کاتی ئیسراحەتە هیچ کێشەی نیە دوای لە ساعاتی دوان کە پاڵەکەوم لە بەرەوەی نەمانی هێزی کێشکردنی زەوی بەڕاستی ناوپەنجکی زعیفترە بێمە خەمومان کە خەوین سیەکانمان بە نسبەتێکدا ئابەزێ لە ساڵ 20 توانای خۆی لە دەستەیە ئیسراحەت دەکاویش لە بەرەوەی دڵی ناتوانێت پۆمپ خوێنەکە پاڵ بنێ جۆرێک لە تووشی احتیباس قەتیزبوونی ئاوا بێ لە سیەکانە دوای ساعتی هەڵاسی و خەریکە خینکام بە ناچاری بە دانیشتنەوە خەویان کورد پشتێکگەێنێ لەسەر پشتێکە نایەتەوە ئەخوێت تا بەیانی بەڵام ئەگە کەسەکە بڵێ وەڵام من لە کاتی خەوتنا کێشەم نییە بەرە بەیانات تەنگە نەفەسە بم کۆکەمە بێ پژمە بێ ئەمە حساسیەتە ئەمە جۆرێکە با بڵێن یان حساسیەتێکی درێژخانە یان ڕەبۆی هەیە بەڕاستی کەسەکە ینی فەرقەکە ئەگە کەسەکە لە دوای ساعاتێک لە خەوتن تەنگە نەفەس بێ ولۆی بەرەبەیانی خەبەری بکاتەوە باشە دکتۆر ئەو کەسانی کە لێیانی دڵیان خێرایە ئەو کەسانش ڕۆبەڕووی تەنگە نەفەسیە بنەوە لە ڕاستە ینی هینێکی ڕاستەوخۆنیان نێوە تەنگە نەفەسی و لیانی دڵ بەڵام ئەگەر حاڵەتەکە وەک باسمان کرد حاڵەتی نەفسی بێ گەنجێک بە کێشەیەکی هەبێ مەشاکلێکی بە تاکید لەگەڵیشە تەنگە نەفەسە بێ کە لە ڕووی زانستی دەروونناسی پێڵن پانیکە تاکی هەیە لە دڵە کوتێ و تەنگە نەفەسی خەبەر مەکاتەوە گەر هەتوی بەیەکەوە بوو گەنجێک بێ هیچ کێشەیەکی نەبێ و بەلای ئەوە ئەبین کە حاڵەتەکە دکتۆر موشەموشی زۆر پەیوەندی بە چیەوە هەیە هەیەڵە لوتم موشەموشی زۆرە کاو یان هەیە نەشتەرگەری جوانکاری لوتی ئەنجامداوەڵێ لە دوای ئەوە تووشی تەنگە نەفەسی بوومەوە پەیوەندی بە چیەوە هەیە خراپی نەشتەرگەریەکە یان گیرانی بۆڕەکانی لوتە چییە؟ چەنە ڕاستیەوە زیاتر جەماعەتی برادرانی قورگولت و گوێەوەکەن بەس مەزان دڵێن بەرەم حاڵەتانە کەوتی کە هاتوتە بەردەست بەتەکی دەرەوەڵ ئێمە زیاتر بڕاستی ئەمە لەو کۆمەلگایانە ئەسەمە برادرانمان لە هەموو پسپۆرەکانمان هەیە استیشارەیەکی پێەکەین بۆی ئیشەکە بە مەڵتی دیسپلەری یعنی بە تیمێک چارەسەری و نەخۆشە بکەین زۆربەی حاڵەتەکان بەڵە بەتەکید پەیوەندی بە هەوکردنی جیوبەکانەوە هەیە بە کوخوادی کۆڵەکە هەیە مەسەلەن بە گۆشتی زیایی لوتەوە هەیە یاخود جار هەیە لەوزەتێنێکە کە کەسێک گەنجا لە سەرمایەکە لەوزەتێنێکی گەورەیە بۆیە بەڕاستی سیەکە کۆندامی هەناسی ئینسان لە دوو بەش پێگە بەشی سەروی بۆری هەوا ینی کە لە زیگماگیەوە دروست بووە تاگاتە با بڵێن خۆمان زمانە بچکۆلی پێڵێن لە کوردیا شتێکی وایە ئێمە پێڵێن لە ئینگلیزیار ئیپیگلۆتیسی پێڵێن لە طبیا تا ئاگاتێ پێڵێن بەشی سەروی بۆری هەوا بەشی خواروی بۆری هەوا ئێمە وەک دکتۆری سنگ و بۆریەکانی هەوا بەڕاستی اختصاسمان لە بەشی خواری بۆری هەوا هەیە بۆیە زۆربەی کات ئیشەکانمان لەگەڵ برادرانی قورگولت و گوێ هاوبەشە زۆربەی نەخۆشەکانمان یان بەیەکەوەی بینین یان علە لەکسەر بەشی یەکتری تایە زۆر باشە دکتۆر ئەو تەنگە نەفەسی کە باسمان لێوە کرد لە مناڵانی شاتەنگە نەفەسی بوونی هەیە ئەی لە مناڵانە زۆرتر پێیوەندی بە چیەوە یار هەمان بابەت و هۆکارەکە باسمان لێوە کرد لە مناڵانە بە شێوەیەکی سەرەکی بریتە لە پەتای ڤایرۆسی گە مناڵ بەرکەوتنی زۆرە تێکەڵەوەبوونی زۆرە چێتە دەرەوە سەرمای ئەبێ یەکەم هۆکار بەڕاستی لەواچی پێچێ بابەتی ڤایرۆسی بێ دووەم هەستیاریە کە بەڕاستی ڕەبوو حساسیە لە تەمەنێکی مناڵیەوە دەست پێیەکە لە 6 ساڵانەوە تا 7 هەندێک حاڵەتی لە تەمەنێکی 45 ساڵیان ڕووەدا بەڵام زۆرینی هەستیارەکان و تەمەنەوە دەست پێ باشە ئەو پانیکی کە باست ئەو دڵڕاوچی کە لە کاتی تەنگە نەفەسیە بۆ کەسێک دروستە بێ ئەوانی چواردەوری چۆن مامەڵی لەگەڵا بکەن تا ئەگەێنێتە لای پزیشکێکی بەڕێزی وەکو چەناافچە لە ڕاستیە بابەتە نەفسیەکان یان سایکۆلۆژیەکان تۆزێ چارەسەرکردنی قورسە چونکە فاکتەرەکەی هۆکارەکەی زۆربکە نادۆزێتەوە یان دەری ناخایە خود پێشی بڵێ لەوانە چارەسەری خۆدانی پیانانێک کەسەکە زۆر ئایا بابەتێکی ئیجتیماعیە کە لەوانە زۆر بە زەحمە چارەسەر بکە کێشەیەکی کۆمەڵاتی ینی ئەوەیە مەسەلە گەننا تا گاتە لای دکتۆر بەڕای من عیلەکان ئەگەر بزانێت کوڕێکی گەنج کچێکی گەنج پێشتر دوێنێ پێر هیچ کێشەیەکی نەبووە چووەتە سەیران و شاغ ڕەوی کردو تەنگە نەفەس نەبوو ئێستا لە پڕەکە تەنگە نەفەسە خۆیان سەغڵەت نەکەن 20 کەس لەگەڵ یادێت و ینی هەمووی هاوارەکە و پێویست ناکە هادی بن تاکیدی شەڵاوە گەڵە شتەکە بەسیتە ینی بەڵام لە ڕووی زانستیەوە بەسیتە تا گەینتە لای پزیشک ئێمە بە تاکید کۆمەڵێ پشکنینی تایبەتی بۆ ئۆکەین هەدەوەی کە پشکنینی سەریری کە بزانین سیەکانی تا چەند هەوا باتە خوارەوە زایدن هەلکاری سیەکان پیلانە پێویستکە ئەشعی سیەکانی بۆ بگرین ئەو کاتە دڵنیاییە دەینێت کە ئەمە حاڵەتەکە پێچێ بە حاڵەتێکی نەفسیە خۆیان زۆربەی خێزانانی خۆمان زۆر پیلانی حەز نەکەن بینێری بۆ لای دکتۆرێکی سایکاتریزیانی نەفسی زۆر جارێک دکتۆر خۆمان عیلاجێکی بۆ منوسە لە کاتی خۆڵبارینە زۆر جارە ئەو کەسانی کاکەونە ئەو حاڵەتەوە بینیومە پەڕۆیەکیان تەڕ کردو خسویانە دەسەر لوتیان و ئاوە هەناسیان ناوە ئەر بەڕاستی ئەو هەوا شێدارە هێورکەرەوەیە بۆ هەناسەدان یان چی یان حاڵەتە بۆچی بەکارهاتووە
خۆی لە ڕاستیە ماسکی ئاسایی ئەم دەمامکە ئاسانی خۆمانەیەکەین تەبوتۆز ناگەڕێنێتەوە چونکە کۆڵەکانیانەوە بچووکە تێپەڕێ ئەگەر بتێوێت کەسێک حسارەسەری ئەوە بکات لە کاری خۆڵبارینە ئەبێ N95 لە کاتی کۆرۆنای بەکارمانەیە نابێ ئەوە بەکاربێنێ کەوەش هەم قورسە هەناسەدانی هەم ئارەق و با بڵێن زۆرجار عینەک و ئەمانەش لە تێگایە بەڵام ئەگەر لە هەموو حاڵەتێک ئەسە مەسەن کە نەخۆشێک تەنگە نەفەسی بێتە یەکێک لە یەکەکانی فریاکەوتن تەبخیری بۆکەن تەبخی زۆر جار بە ئاوێکی مخەتەریش بێ ئەبێ ئاساییە هێوریە کات و تۆزە شێداریە کاتەوە چکە خودی وشک بوونەوەی بەشی سەربۆرەکانی هەوا جۆرێک لە حساسیت و کۆکە و ناڕەحەتی دروستەکە چۆن بەیانەکە دەم بەدەم هەناسەبە کەسە بیان هەڵەسی قورگی ئیزعاجە لە بەروی وشک بۆتەوە لەبەرەوە ئەکرێ بەڵێ بەڵام ناکرێت وەنگە تونگ بیکەی کە عزیەتی لوتونەیە لە هەناسەبان نەخۆشەکە دکتۆر ئەو کەسانی کە لە ماڵەوەن تووشی تەنگە نەفەسیە بن باشترین فریاگوزاری سەرەتایی کە لە ماڵەوە پێشکەش بە کەسەکە بکرێت چیە ئێمە هەروە ڕاهاتوین تووشی هەر شتێکە بین پەرداخی ئاوە خۆینەوە دەرگا پەنجەراکەینەوە هەوایەت یاخود ئۆکسجینێکی پاکەڵ مژین هەوایەکی پاکەڵ مژین چه فریاگوزارێکی سەرەتایی هەیە کە لە ماڵەوە بۆ کەسێکی ئەنجامین خوانە خواستەکە تەنگە نەفەس بوو بەڵێ ئەگەر بزانین کەسەکە زان پێشتر چوبێتە لای پزیشکی پسپۆر و دیاری کراوی هۆکاری تەنگە نەفەسیەکەی باش چییە باشتر بۆ ڕێگایە بڕۆین کە بۆی دیاری کراوە بەڵام کەسێک لە پڕەکە تەنگە نەفەسێ بەتەکی دەگەر وەگەڵێ زۆر جار بە نەخۆشەڵێن زەیتی زەیتونە هەنگوینە ئەمانە ئەخوا یاخود ئاوێکی شلەتێنە یان شیرێکی تۆزە شلەتێن ئەخوا تۆزە قورگی بەری ئەدا ئەماگە کۆکەشی لەگەڵا بێ نەخۆشەکان هەستیاری هەبێ یاخود ئەو کەسانەی کە مەسەلەن لە ڕۆژێکی تەبوتۆز و خۆڵباری ناچێتە شوێنێکەوە هادی بێ و تەبوتۆز و خۆڵەکەی ئایان کەسێک لە سەیران وەک جەناب بکاتوی تۆ مەسەن باشترە گەر لەو حاڵەتانە شاوەڕێ بکەیت و جلو بەرگوشتەکەشە بگۆڕی چونکە جۆرێک لە دەنگکۆڵە و مەسەلەن دەنگکە هەڵاڵە نیشتۆ تۆ جارێکتە تووشت ئەکاتەوە یاخود ئەو کەسانەی کە چارەسەریان هەیە پۆمپیان حەپەیان شروبە لەو کاتیا بەکاری بێنێ بەتایبەت ئێمە ئەوانەی کە پۆمپیان هەیە مەسەن ڕەبوایانی حساسیەتیانە پێیانە لە کاتی پێویستە بەکاری بێنێ پێمان کتۆ بەیانی ئێواران بەڵام لەو نێوانەشەکەی پێویست بوو ئەتوانێت پۆمپێ بەکار بێن و ئیسراحەتی پێ بکات خواردنی هیچ پەیوەندی بە تەنگە نەفەسیەوە هەیە هەندێک خواردن دامەژە پێ کرد بەڵام مەگشتی هیچ خواردنێکی مرۆڤ تەنگە نەفەس بکات ترش و تون و ئەو بابەتانە بەڵێ میکانیزمەکەی ئەوەیە کە ئێمە مرۆڤ بەشی سەرەوەی بۆری هەوا و کۆندامی هەرس و کۆندامی جۆگەی هەرس و کۆندامی هەناسەمان یەک بەشە کە لە پشتەوەی لوتۆ دەست پێکات تاگاتە قورقوراگە جارێکتر جیابێتەوە بۆیە زۆربەی کات کەش خواردنێکە خۆین بەشی پشتەوەی قورگمان ئەکڕێنێتەوە کزێنێتەوە جۆرێک لە تەنگە نەفەسی یاخود کۆکە یاخو ژیانەوەی ئەو پێشتر کە نەخۆشە کێشەیەکیە بووە جۆرێک لێ دەرکەوتەی دروست بێتەوە زۆر باشە دکتۆر لە هەموو پزیشکێگە پرسین ئەزانین خۆپاراستن باشتر لە چارەسەر چۆن بتوانین خۆمان لە تەنگە نەفەسی پارێزین ڕێگایەکەیە بۆم بابەتە بەڵێ دوجار نەخۆشی هەمومان هەتووشی نەخۆشیە مێژی مرۆڤایەتیە هەرە بێ و میوادای لە داهاتوانەمێنێ بەس باوەڕیش ناکەین یانی زۆر ئەوەی لەسەر مرۆڤە چەند خاڵێکە بەڕاستی لەو تەنگە نەفەسیەوە یەکەم وەرزشکردنە چونکە دوجار وەک باسمان کرێمە قوتمانێ بۆ هەناسەدان ڕۆژانە هەموو کەسێک لاوانێ من و تۆش کەم تەرخەم بین ڕۆژانی و ساعت 45 دقیقە ڕاکردن مەلەوانی پاسی سواری بکە یعنی ناڵێن زۆر خۆی عەزیەت بە ئەمە یەک خاڵی یەکەم وەرزشە خاڵی دووەم بریتێ لە وازێنان لە مەسەلەی جگەرەکێشان و دووکەڵ هەڵمژین خاڵی سێمیش ئەو کەسانەی کە هەستیاریان هەیە دوورکەوتنەوە لەو هۆکارانەی کە بێتە هۆی هەستیاری مەسەن لە ڕۆژێک تەبوتۆز و خۆڵبانی بانەچێتە دەرەوە زۆر باش یان ئەو کەسانەی چارەسەریان هەیە پابند بن بە بەکارهێنانی چارەسەرەکانە بە تایبەت لە وەرزی بەهاروک ئەو گۆڕانی کەش و هەوایی کە لە ناوچەکەمان ڕوادە دکتۆر هێرام کەریم سپۆری نەخۆشەکانی هێناوی سنگ و بۆڕەکانی هەوا زۆر سپاس بە ئامادەبوون سپاس بۆ ڕێنماییەکان دەست خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانت ماندوومان کردی